کاتێ بە ڕێگایە ڕۆیت داوات لێ کراوە ڕەچاوی ئەم چەند ڕێنمایە شەرعیە بکەیت. یەکەمیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئافرەتانە فەرمی عەلەیکن بحافاتی الطەریق، ئێوە گە بە ڕێگایە ڕۆشتن بە کەناری ڕێگایە بڕۆن لە ناوەڕاست مەڕۆن بۆی تێکەڵاوی لەگەڵ پیاوان دروست نەوێت. دووەم ئافرەتان داوایان لێ کردیاوە ئەگە بە ڕێگە و بانە ڕۆیشتن جلوبەرگیان شەرعی وێ سەرنجی پیاوان بۆ خۆیان نەکێشن نە بە ستایلی نە بە بۆنەکەی. سێم ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن، وای گەورە نەهی کردووە لە ئافرەتان تەقەتەق بە پێیان بکەن دەنگی پاوەن و خوشت و زێڕەکانیان بدەن بە گوێی پیاوان، بەم شێوازە تووشی فیتنەیان نەکەن. چوارم پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێ کردوین فەرموویەتی عەلەیکم بالنەسلان، کاتێ ڕێەکەن وسط ڕێکن وعباد الرحمن الذين يمشون على الأرض هاونا لەسەر خۆت ڕێگەن نەوەنە پەلەپەلکەی لە ڕێگاوبان شڵەژیاوی پێوە دیاروێ ناوەنەیش خاوخلیشکوی عەزێتی هاوڕێکان و بێ. کاتێ بە ڕێگاوبانە ئەچی حتمما شتانێکە بینی کە زیان بەخشن لایدە. کابرایەک بەهۆی ئەو ڕەوشتە جوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خوای گەورە خسێ بەهەشت. هەنیە جار لە هەنیە شوێنە ئەگەر بۆت کریا قەیچێکە نعل و پێڵاوەکەت داکەنە بە پێی پەتی ڕێ بکە. ئەمە هەم سونەتە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم لە ڕووی زانستیش و سوودی هەیە بۆت. لە ڕێگاوبانە چاو باش خاڵێ نەکەی ها تەرە چاویش زیناکە، زیناکەی بریتە لە نەزەر. ولا تصعر خدك للناس، بەڕێگاوبانە ڕۆیشتی دەم و چاوت مەنەیەکە شەڕ بە خەڵکی مەفرۆشە دەمت باوە خەندە بێ. ولا تمشي في الأرض مرحا، ڕێتکرد با ڕێکردنەکەت فیز و خۆ بە زلزانی تیانەوێ تەرا یەک مسقالە زەڕە ڕەنج بەزاحتەکە. سەحابەکان لە وەصفی ڕۆشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموون هەرگیز ئاوا لای ناکرە دواوە لە کاتی ڕۆشتنە، ئەگەر بیویستە شتێ لە دوا بینێ ئەوە بە هەموویەوە ئاوا بەرێکرە لایەوە تەماشایە کرد ئەوسا ڕێی خۆی تەواوە کرد. ئەمەی شێکێکە لە جوانترین ئەتەکێتەکانی ڕێکردن. کاتێ بە ڕێگەوبانە ئەڕۆی حتمما کەسانێکە بینی پێویستیان بە هاوکاری بێ یان پێویستیان بە ڕێنیشاندان بێ فلان دوکان هەلێکێ ماڵی فلان هەلێکێ، ئەگەر تۆش هاوکاریان بی خوا بە خێر و سەدەقە بۆ تەنووسێ. بە هەر شوێنێکە ڕۆشتی لە هەر جێگەیەمای تۆ خۆت لە جوێن و لەعنەتی خەڵکی بپارێزە پیسی مەکە. جوان وایە ئەگەرات و ئافرەت لەگەڵ مێردەکەیان ڕێی کرد یان لە تەنیشتی وەڕێکە یان لە دوایوە پێشی مەکەوە. واگەر لەگەڵ کەسێکی بەتەمەنە بەڕێیان ڕۆشتن ئەوە بە هەمان شێواز پێشی مەکەوە، ئەگە پێشی کەوتی ڕوخسەتی لێوەربگرە. و لەگەڵ دایک و باوکشتا ئەگە بە ڕێگایە ڕۆشتی بە ڕۆژ دوایان بکەوە بەڵام بە شەو پێشیان بکەوە. کێزانێ بۆ تەسویرە نا ڤیدۆیە عەفو ماگەلە و جێ ڤیدۆەکە تەواوەنەوە دوو خاڵی ماوە لەبیرم نەچێ هەر لە ماڵ هایتە دەشتەوە ئەوە نەبزانە کە بە ڕێگایە ڕۆیشتی خەڵکێکەیە خۆشی بەدەم چاوت نایە لەوانەیە تعلیقێک لێدا قسەیە سەر بدا بەڕوود وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما، سەلامی لێکە و بەڕێ خۆ بڕۆ. ئاخر خاڵژی هەڵم بۆ بادم تەڵای کە بۆتان مامۆسا ئەگەر بە هەر ڕێگاکە ڕۆیشتیت گەیشتیت بە هەر کەسێک بیناسییان نێناسی سەلامی لێ بکە. ئەگەر سەلام وای لێ تەنە لە ناسیارا بکرێەوە بزانە یەکێک لە نیشانەکانی قیامەت هاتە دەدی. هەر خاڵێکم بیر چوو ئێوە لە کۆمنتە هەمومانی تاواکەن. وەسەڵام بەتان هەیە. سەلام عەلیکم.